بەنای خۆی بەخشنەوە مێرەبانستەوەتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت دێوێ زوو خۆشەویست. ئەمڕۆ هەڵوەستا لەسەر کاریگەری گەنجی بانخواز دەکەین لەسەر کۆمەلگا. بزانین ئەگەر گەنجێک کاری بانخوازی بکە چی کاریگەریەکی لەسەر کۆمەلگا دەبێت. گەنجێکی ناحیەی تەختەق لە ماوەی ڕابردوو بانخوازێکی گەنج و لاو کۆچی دوایی کرد مردنەکەی لە تەواوی هەرێمی کوردستان دەنگی داوەتەوە. بۆ ئەمڕۆ دەمەوێت هەڵوەستە لەسەر مردنی و گەنجە بکەم کە چی وای کرد گەنجێک لە ناحیەکی وەکو تەختەق ببێتە سەردێری هەواڵی تەواوی میدیاکانی هەرێمی کوردستان و تەنانەت تەواوی گەنجانی هەرێمی کوردستان بەهۆی مردنی و گەنجەوە بەهۆش خۆیان بێنەوە و زەنگی ئاگادارکردنەوەیان پێ بگات. ئەمڕۆ هەڵوەستا لەسەرم بابەتەیە دەکەین ێوەش بینەر و بیسەرمان بن. هەرێم ئەسوەد بەڕێبەری بای فەرمودەم لە تەقتەق و هاوکاری کاک باوەڕشم لە ڕاگەیاندنی بای فەرموودە. گەنجایەتی گرنگترین قۆناغی تەمەنی مرۆڤە و هەر لە سەرەتاکانی تەمەنی گەنجیەوە داهاتوو دیاری دەکەیت لە دنیا و دوا ڕۆژ. ئێستا لە هەرێمی کوردستان کە هەزاران ڕێگا هەیە بۆ لادان و سەر لێ شێواندنی گەنجان و بە هەزاران ڕێکخرا و دەستگا هەن بۆ دوورخستنەوەی لاوان لە ئاینی پیرۆزی ئیسلام. هەموو قورئانی پیرۆز بۆ ئەوە هاتووە کە بانگی خەڵککە وارووا کە ڕێگە نیشاندەریان بێ و پێیان بڵێ کە ڕێگە ڕاست و دروستەکەی ژیان چییە و چۆنە و وارووا سەربەرزیشمان لە قیامەتدا بە چ شێوازێکە دوای ئەوە کە پێغەمبەران عەلا نەبینا عەلەیهیمو سەڵات وەسەلام کە هاتوون هەمووی بۆ کاری بانگەواز هاتوون حتا پێغەمبەری خۆمان عەلا نەبینا عەلەیهیمو سەڵات وەسەلام بۆ برەودان بە ڕێبازی ئەم قورئانە هاتووە کە بانگی خەڵک بکە بۆ ئەوەی کە ڕێگەی ڕاست و جوان و باش پیشانی خەڵک بدا و لە پاشانیشا کە تەماشا ئەکەی خەلیفەکان و وەروە تابعین و هەتا دەگاتە هەموو ئەو شوێنکەوتوانی ئەمڕۆ خۆیان بە شوێنکەوتوی پێغەمبەری خوازانن عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەو هاتن کە بەرچاوڕۆشنی بدەن بە خەڵک کەواتە بەڕێزانم یەکێک لە کارە هەرە گرنگەکانی ئەساسی مرۆڤی بڕوادار کاری بانگەوازە. بەلیغ عنی وەلەو ئایە بەڕاستی بەیەک ئاەت بێ کە بیگەینە ئەمە کارێکی یەکجار پیرۆز و گەورە و گرانە. جا من بە ئەوە بڵێم یەکێکی تر لە خاڵەکانی گرنگ ئینسان مرۆڤ بە کاری بانگەواز گەورە دەبێ مەحبوب دەبێ خۆشەویست دەبێ هەم لە لای خوا و هەم لە لای خەڵکدا. تەماشا دەکەی ئینسان کە چەندە بەهای گەورە دەبێت لە ڕووی ئیسلامەوە ئەگەر بێت و برەوی بە کاری بانگەوازدا. بۆ نمونە ئێمە با نمونەیەک باز بکەین بیلالی حەبەشی لە کاتێکدا لە کۆیلە و لە کەسێکی بێدەسەڵاتەوە کە سێبەری بەسەر ئومەیەی کوڕی خەلەفدا دەکرد بۆ ئەوەی کە ڕۆژ لێی نەدا لە پاشان لە پاشماوەی خواردنەکانی ئەوانیە خوارد ئەها بۆی نەبوو کە لە مەجالیسەکەیانەدا دابنیشێ بەڵام لە کاتێک کە دێت مسلمان ئەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ئەفەرمێ بیلال وەرە پێم بڵێ ئەمە چیت کردووە پچیت کردووە بیلال ئەمە بە گوێانەی خۆم گوێم لە خشەی نەعلەکانت بوو لە بەهەشدا. بزانن کاتێک کە دێتە نێو ئیسلام چەندە بە بەها و بەڕێز دەبێت کاتێکە لە لای ئەوانیشە بە چ شێوازێک خەڵک حیسابی لە بۆ دەکا بێ پاشماوەی ئەوان بخوا بەڵام کە دێت دەبێت بە مسلمان بەڕاستی دەبینین کە ئەم کەسە بە بەها دەبێت کە گەورە دەبێت کە چاک و پاک دەبێت لەسەر کۆمەلگەوەرەوە خەڵک وای لێ دێکە خۆشی بووێ بەڵام ئەگەر بێت و کەسێک لاڕێ بێت و واروەها دوور لە دینی خۆی پەروەردگار مامەڵە بکات و ئەو کاتە بۆچی مەحبوب و خۆشەویست نییە لەبەرەوە کەسەکە هەر تەنها نەفسی نەفسیەتی تەنها بۆ خۆی هەوڵ ئەدا بۆ کەسی دەور و بەرنا دەستبارگیری نابێ مەحەبەت و خۆشەویستی نابێ. بۆ نمونەیەکی تر ئەگەر باسکەین بەڕێزانم هەروەک کە دەبینین لە زمانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام ئەو هاوڵە بەڕێزانە خۆ هیچیان نەبوو لە ڕووی مادی و لە ڕووی سەرۆت و سامانی دنیا و کەماڵیاتی ژیانەوە بەڵام مەحبوب و خۆشەویست بوون هەمویان بۆ یەکتری هەوڵیان ئەدا. لە کاتێک ئێمە لەم چەند ڕۆژێ ڕابردوودا مردنی کەسێکمان بینی کاکە هەرێم کە بەڕاستی ئەمە بوو بە پند و ئامۆژگاریەک بە تایبەتی تر کە گەنجەکانی ئێمە چاوی لێ بکەن بەڕاستی وای لێ کرد کە بەوەی بەو مردنەی خۆی ئەوەندە مردنێکی جوان بوو کە ئینسان لە دنیادا هەوڵ و جوهد و ماندووبوون کاکە بگات بەم پلە و پایەی کە کاکە هەرێم پەیدا ڕۆیشت وەڵاهی ئەمەی بیرێ خستمەوە کاتێک کە بیرم لە مردنەکەی ئەو ئەکردەوە لەگەڵ سعدی کوڕی مەعاذدا لە کاتێکدا کە لە تەمەنی 30 ساڵیدا هاتە نێو ئیسلام وەروە لە 37 ساڵیدا وەفاتی کرد کەواتە
سعدی کوڕی معاذ بە 7 ساڵ بە مسلمانەتی ژیا 30 ساڵ پێچەوانەی فەرمانی خوا جوڵاوەتەوە لەولایە لە 30 ساڵی مسلمان دەبێ 7 ساڵ بە مسلمانی ژیا بەڵام لە کاتێک کە وەفات دەکا کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام عەرشی خوای پەروەردگارە لە بۆ سعدی کوڕی معاذ لەرزی واللهی ئەفەرمێ پێغەمبەری خوا بەسەرە پەنجەکانی پێی بە دوای جەنازەکەیدا ئەڕۆیشت لە کاتێک فەرمویان پێغەمبەری خوا عەلەیهی سەلام پێکانت ئازار ئەخۆن بۆچی پێکانت بە تەواوی دانانەیتە سەر ئەرز فەرمووی واللهی 7,000 مەلائیکەت دابەزیون لە ناشتینی سعدی کوڕی معاذدا بەشدارم بۆیە شوێنێکی بە تەواوی نەماوە کە پێکانمی لێدا بنێم لەبەر زۆری داڕژانی مەلائیکەتان لە ناشتینی ئەودا بۆیە بڕێزانم ئەمەی بیر ئەخستمەوە ئەوەی کاکە هەرێم ئەڵین خوایە گیان ئەبێت چ سڕێک و چ ئیخلاسیەتێکی زۆر گەورە هەبوو بێت لە بینی ئەو لە بینی پێغەمبەری خوا و لە بینی خوای پەروەردگارە بۆیە بڕێزانم ئەمە ئەو شتەیە بە شتێکی کەم مەزانن بۆچی ئێوە پێتان وایە جێبەجێکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام و برەودان و بەرچاوڕۆشنکردنی خەڵک لە بواری فەرمودەکانی پێغەمبەری خوا ئەمە شتێکی کەمە نەخێر بە دڵنیاییەوە داهاتوێکی ئاوا گەشەدار و ڕێزدار و چاک و پاکی بەدووە ئەبێ و لە کاتێکی شاکە ئینسان مدەکەی تەواو بوو بە دڵنیایی و ئاوا مەحبوب و خۆشەویست ئەکەوێتە دڵی ئەوان من ڕۆژێک لە ڕۆژان ئەم برایام نەبینیوە نەمناسیوە حتا ئەو ڕۆژێک کە وەفات ئەکە ئەنجا لە کەناڵەکاندا بینیم بەس کاتێک کە ئەیبینیت یەکسەر خۆشەویستی ئەم گەنجە ئەچێتە دڵت یا ئیلاهی آخر کەسێک بیەوێ خۆشەویستی محەممەد المستەفا عەلەیهی سەلام خاتە دڵەکان چۆن خوای پەروەردگار خۆشەویستی ئەو ناخاتە دڵی خەڵکێکەوە لە کاتێک کە نەمناسیوە دواتر شتێکی تر کاتێک کە ئەبینین بانگەواز سی لە مرۆڤەکە بەڕێزان یعنی هەز دەکەی ئەم بانگەوازە جوانەیە وا لە خەڵکەکە کە خۆشەویست ببێ ئەنج ئەم هاوسەرە بەڕێزەی کاتێک گەبینی ئەوەندە سوپاس گوزارە و ئامادەیە بە هەمان شێوە برەو بە ڕێبازی پیاوەکەی خۆی بدا کاتێک کە باوکی ئەبینی ئە بە خەڵک ئەڵێت خوا ئێوەش وەکو من بن ئاسوودە بن و وەروە خەفەت مەخۆن مەگەر ئەمە لە عەلی و لە ئەبوو بەکر و لە عومەر و لە عوسمانەوە بماندی تبێت ئەم بابەتەیە بەڕاستی ئەمە چیوە ئەکە کە ئیمانە بەڕاستی مرۆڤ ئەکا بە ڕیجال مرۆڤ ئەکا بە هیممەت بەڕاستی هەنگاوی جوان و باش و چاک و پاک هەڵبگرێت لە ژیانی دنیادا بۆیە بڕێزانم بە تایبەتی تر واللهی من ئەڵێم باشترین دەستپێک لە ژیانی ئەم دنیا کە مرۆڤ دەستی پێ بکە کە دەستی بداتێ کە کاری بۆ بکە کاری بانگەوازە بۆیە ئەگەر ئەمانەوەی ئاوا مەحبوب بین لە لای پەروەردگار و خۆشەویست بین و واروەها بگەین بە باوەشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لە دنیای ئەم ڕۆژماندا بەڕاستی بتوانین سوود و کەڵکمانە بێ ئەوە لە سۆنگەی بانگەوازدا با خۆمان ببینینەوە لەوێەوە بتوانین هەنگاوەکانمان بۆ بانگەواز هەڵگرین. بەڵام لە هەمان کاتدا زۆر نەوگەنجانی خواویست و خۆنەویستانە لە نێو ئەو هەموو ئاستەنگەی ئێستا هەیە خەریکی بانگەوازیکردنن بۆ دینی پیرۆزی ئیسلام هەیەنە باشکرا لە مزگەوتەکان خەریکی وتنەوە و فێرکردنی منداڵانە لە قورانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر هەشیانە بە نهێنی و لە پشتی مۆبایلەکەیەوە ڕۆژانە بەدەیان پۆستی ئاینی و سەدام پەیجی تایبەت بە ئاینی بەڕێوە دەبات. زۆر نەوگەنجانەی کە تا ئێستا خەریکی بانگەوازکردنم بۆ دینی پیرۆزی ئیسلام لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان من ئێستاکە لە شاری تەختەخم لێرە بە دیاریکراوی 15 ڕۆژ لە ئێستاکە نمونەیەکی واقعیمان هەبوو نمونەی گەنجێکی 27 ساڵان کە گیانی بۆ بڵاوکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سپارد. هەرێمی جوانە مەرگ لێرە دوای نیوەڕۆیەک کاتێک خەریکی ئامادەکردن بوو ئامادەکردنی هۆڵی تاقیکردنەوە بوو بۆ کەسانی کە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردبوو لێرە کاژمێر 1245 خولەک لێرە کاتێک دەگەڕاوە بۆ ماڵەوە ئامادەکاریەکانی تەواو کردبوو لێرە بە ماتۆرسکیلەکەی خۆی بۆ ئۆتۆمبیلێکدا دەکێشێت و دوای مانەوەی چەند ڕۆژێکی لە خەستەخانە گیانی پاچی دەستپێدێت. هەرێم بوو بە نمونەیەکی واقعی بۆ هەموو گەنجانەی کە لە هەرێمی کوردستان خەریکی بانگەوازن و هاوکات هەرێم زەنگێک بوو بۆ زۆرێک لە گەنجان و لاوان و پیران کە ئێوە تەمەنی خۆتان بە تەمەنی خۆتان بۆ ئۆتۆمبیلە گرانباهەکانتان خەریکی چیت ئەو بۆ ماتۆرسکیلێک خەریکی بڵاوکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم و هەر لەسەر فەرمودەکانیش گیانی پاکی سپارد. هەر بۆیە هەرێم بە بۆ نەخۆشەکەی تەواوی هەرێمی کوردستانی بە ئاگاهێنایەوە لە دوای مردن بۆنێکی یەکجار خۆشی لاتوەر وەکو ئەوانەی کە شۆردویانە باسی دەکەن. هەرێم زەنگێک بوو بۆ هەمووان بۆ ئەمڕۆ لە تەختەخم دەمهەوێ بپرسم
لە خانەوادەکەی هەرێم چی کردووە تەواوی هەرێمی کوردستان بۆ ئەو گەنجە 24 ساڵانەیە پەرۆش بوو. سەرەتای ناسینی من لەگەڵ کاک هەرێمە کاک هەرێم تەمەنی 12 ساڵ بوو. ئێمە خەریکی دروستکردنی خانوو بووین هەر لەم کۆڵانی ئەوان لە ساڵی 2006 کاک هەرێم ئاشنای بوو کاتێک کە لاوێکی تەمەن 2 ساڵ بووە تا سەرەتای تەمەنی بوو. ئێمە کە خەریکی دروستکردن خانی من و ڕۆژانە ئەهات بڵێن بە بەردەمانە و ئەگەڕایەوە زۆربەی نیمەڕوان یعنی ئەمە یادگارێکی خۆشەکە قەت لە یادم ناچێت زۆربەی نیمەڕوان کاتێک کە ئەهاتەوە بەلامانە دەیوت توخوانی مرۆ وەرنە ماڵی ئێمە زۆر کەیفی بە من و مامۆستا نەوزادی برامە ئەهات ئێمەش دەمانگوت ناین حتا من چەند جارێک ئەمەم بۆ دووبارە کردەوە ینی هەر وەکو یادگارێکی خۆشش ئەیجێڕمەوە هەزار ڕەحمەتی لێبێ ینی بەو سەرەتای لاوێتیە دڵێکی زۆر فراوانی هەبوو. ڕۆژێکیان پێم گوتم وەڵام من نایەم بۆ ماڵی ئێوە گوتی بۆ گوتم وەڵای دزانم بێم بۆ ماڵتان دوایی دایکت هەڕەشە لە باوکتەکە ئەڵێ بۆ میوانە تێناوەتەوە سەر بخۆ گوتی وەڵی وانە قەت دایک و باوکم شەڕ ناکەن لەسەر ئەوە دایک و باوکم میوانشیان خۆشەوێت. ینی ئەمە یەکێ بوو لە سەرڕاکێشترین شتەکان کاتێک کە ئەم لاوە جوانە ئەلم سەرەتایی تەمەن و ئەم دڵە گەورەی هەبوو. ئاشنایەتی من ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە ئەمە 16 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر ئەو کاتەیە ئەمەش فەزڵ و منەتی ڕەب العالەمینە لەسەر ئێمە کە ئەو تەمەنە پێکەوە بووین. ئەم ینی بەردەوامیە ئێمە جیران بووین لە ساڵی 2008ەوە تاکو 2010 ماڵمان لێک کۆڵان نابووە جیران بووین 10 ساڵ ڕێگای مزگەوتمان یەک بووە 10 ساڵ ڕەمەزان پێکەوە بووین 10 ساڵ فتاری ڕەمەزان پێکەوە بووین 10 ساڵ شەو نوێژ و تەڕاویح پێکەوە بووین. ئەنی ئەمە بەردەوامی هەبوو و لە ساڵی 2010 شتێک لەو چەند ڕۆژش کە بەبیری باوکم هێنایەوە ئاچوین بۆ مزگەوت پێکەوە تەمەن ئەو لاوێک بوو کە سەرەتای تەمەنی وتی کاک مەلاهیوە پێم خۆشە ئەم کوڕم بۆ فێری قورئانکەن تەمەن ئەمە ئەجر و پاداشەکەشی بۆ باوکێتی خۆی پەروەردگار پرۆپایان لە قیامەتە بەرزکاتەوە هەر وەکو چۆن لە دنیاە بەهۆی کاکە هەرێم و بەرزیکردنەوە. تەمەن ئەلحەمدولیلا لە مزگەوتە لای من و مامۆستا نەوزاد دەستی کرد بە قورئان خوێندن و دەستی کرد بە خوێندنی عەقیدە و وانەکانی پەروەردە. الحەمدولیلا ئەمە بووە سەرەتای دەستپێکێکی زۆر بەهێز لە ئاشنایەتیمان و ئەم لاوە بەڕێزە زۆر جار ینی بۆ هەر پرس و ڕاوێژێکی ژیانی خۆی تەلەفۆنی بۆ ئەکردم یاخود لە ڕێگای مزگەوت یان لە هاتنەوە پرسێکی پێ ئەکردم من چی بکەم. طبعا ئەمەش منەتی ڕەب العالەمین و لەسەر ئێمە فەزڵی ڕەب العالەمین و لەسەر ئێمە کە ئەم لاوە بەڕێزەمان ناسیوە و ئاشنایەتەکەمان بەردەوام بووە هەتاکو ساڵی 2016 لە ساڵی 2016 کاک هەرێم لە هەولێر خەریکی ئیمتیحانی پۆلی 6 بوو ئیمتیحانی پۆلی 6 ئامادەی لە هەولێر ئێدایەوە ینی مدەی تقریبان 20 ڕۆژێک لە هەولێر مایەوە زۆربەی ڕۆژ ئەمبینی ینی ئەلەوەیە ئەخلاقێکی زۆر بەرزی ئەو کوڕم بۆ دەرکەوت. یەکەم بە ئەدەبیەکەی دووەم سینە فراوانیەکەی سێیەم لە سەرخۆیەکەی چوارەم خۆشەویستیەکەی بۆ بەرامبەرەکانی ینی ئەم سیفەتانە ئەم چوار سیفەتە کە لەو کوڕە بەڕێزەیە هەبوون بەڕاستی سەرسامی کردن بۆی کاتێکە زیاتر خۆشم بێ و زیاتر لێ بچمە پێشەوە. ینی ئەمە شانازەیەک بوو بۆ من و زۆربەی کاتیش ئەگەر هەر ئیشێکم هەبوایە کە بمزانێ بەو ئەکرێت تەکلیفم لێ ئەکرد هیچ کاتێک نەبووە لە ڕووی منە کاتێک کە شتێکی پێ بسفێرمیان داواکارێکی لێ بکەم ڕەتی بکاتەوە. لە ساڵی 2016 کەوتم ئەو لە بەهاری 2016 خەریکی ئیمتیحانی پۆلی 6 بووم لە دوای ئیمتیحانەکان کاتێک کە هاتەوە تەواو بووم ڕۆژێک پێیوتم ئەمەوێ هاوسەرگیری بکەم تۆ کەسێکی باشت پێشک دێت منیش پێم وت بەڵێ ئەگەر تۆ ڕازیبی بۆی کاتێکە من بۆتی هەڵ ئەبژێرم بەڵێ کەسی زۆر باشم پێشک دێت. پاش ماوەیەک لە مانگی 8 بوو گوتی ئەجا پێم گوتم تۆ خۆت یەکلایی بکەوە کە هاوسەرگیریەکەی ئەو ئافرەتێکە دەستنیشانەکەین ئایدی من لە مانگی 8 بوو کۆتایی مانگی 8 بوو گوتی کاک مەلا گوتم بەڵێ گوتی ئەمەوێ هاوسەرگیری بکەم ئەو ئافرەتە چییە کاتێکە بۆ منت داناوە منیش گوتم خوشکی خێزانەکەمە گوتی دوو پرسیارەکەم وتم بەڵێ گوتی تۆ لە دین و ئەخلاقی ڕازیت
وتم بەڵێ وتی ئەگەر خۆت هاوسەرگیریت نەکردایە ئامادەی تیا هەبوو ئەم ئافرەتە بێنی وتم بەڵێ وتی دەی ئەگەر وێنەی لا هەیە پێم پیشان بدا تەماشای وێنەکەی ئەەکەم بەدڵم بوو تەواو ئەیگوتی پرسیار لە کەسی کە ناکەم وێنەکەم پێی پیشاندا وتی وەڵا بۆ میداواکە بە دڵمە ئەیوتم تۆ جارە بە باوکت بە کەسوکارت بڵێ بە تەمای شتێکی واهام بە سەرشاو هەر کاتێک کە تۆ جواب بدامەوە ئەوەی دیکە من ئینشاءڵڵا پێوی هەڵ ئەستم دوای چەند ڕۆژێک باوکی کە کاگەسۆ تەلەفۆنی کرد گوتی کاک مەلاهیوە ئەمانەوێ بین بۆ داخوازی بۆ ماڵی غەزورت ئەو شتیان پێ بڵەکە ئێمە ئەمانێ وتم باش بە سەرشاو بەڵێ وڵای تر هاتن و خی پەروەردگاریش کردووە قسمەت ماڵی غەزوریشم ینی بۆ پەڕیشانازیەوە غەزورم پێی وتم گوتی تۆ لە دین و ئەخلاقی و کوڕە ڕازیت گوتم هەموو شتێکی بە من بسپێرە من ینی بەرە لەوەی کاتێک کە ئەم کوڕە خەریکی ینی خۆپێگەاندن و لە بابەتی ینی زانستی شەرعیە و لەوەی کە خەریکی بڵاوکردنەوەی فەرموودە بوو صلی الله عليه وسلم فەرمودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خەریکی پێگەاندنی ئەو خەڵکە بوو لە ڕووی فەرمودەوە و بەرپرسی بەهای فەرمودەوە لەم شارە ئەمە هۆکارێک بوو بەڵام ئەلەم چەند ڕۆژی پرسەکە یەک لەو برایانە کە هاوڕێتی وتی ئەمانەتێکی ئەوم لایە چەند جارێک بووی دووبارە کردوتمەوە وتویەتی من کە شەوان سەر ئەنێمە سەرجەگا گردنی هەموو مسلمانێک ئازاکەم ئەوەی ئەیناسم و ئەوەی نایناسم ئەوەی ڕقی لێمە ئەوەی خۆش نێوێت وتی من شەوان کە سەر ئەنێمە سەرجەگا گردنی هەموو مسلمانێک ئازاکەم ئەڵێم یا ڕەبی لەبەر خاتری تۆ گردنی هەموو مسلمانان ئازابێت ڕقم لە هیچ مسلمانێکیش نییە طبعا بە قەنەعەتی من ئەمە ئەو نهێنیە بوو کە لە بینی خۆی و ڕەب العالەمینە کە لەبەر خاتری ڕووی مبارەکی گردنی هەموو مسلمانانی ئازا کردووە قەنەعەتم وایە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە کابرایەک ئەڵێ چەند جارێک دیتە مزگەوتەوە ئەڵێ کەسێک دی ئەهلی مزگەوتە و دوای ئاخر شت کە تاقیبی ئەەکەن ئەم پیاوە عیبادەتەکەی هەر ئاساییە تەنها ئەوەیە کە غیل لە دڵیان نییە بەرامبەر بە مسلمانان واتە ڕق لە دڵیان نییە دەی 2016 ئەو سەرگیریمان کرد بگەینەوە مانگی ئەم ساڵ مانگیدا ئەبێتە 6 ساڵ ئێمە دوو مناڵمان هەیە دوو مناڵ تەمەنیان گەورەکەم 4 ساڵ و 2 مانگ و تقریبا 15 ڕۆژە ئەوەی تریشم 2 ساڵ و 2 مانگ و نەفسیش 10 ڕۆژ 15 ڕۆژە وڵا هەرێم هەر خەریکی دوکانێکە شاگردە لەو دوکانە بە مانگانە ئیشەکە ئیشی کردووە ما باقی خەریکی ئیشی تر نەبووە هەرم زیاتر ئیشەکانی لەسەر موبایل بووە لە بەهای فەرمودە چووکە بڵێ یان نەڵێ لێرە شوێنێکی گونجاومان نەبووە هەتاوەکو بیکەینە مەسەلەن ماڵێک بۆ بەهای فەرمودە زیاتر ئیشەکانی لەسەر موبایلەکەی بووە و ما باقی ئەگەر پرۆژەیەکیش با بڵێن بەهات بە پێشێ ئەو کتێبەکانی لە بارەگای کۆمەڵ و یەگرتو لە لای مامۆستایەکی بەڕێز کە پەراوگەی هەبوو لەوێ دای ئەنا حتمما هەموو دەقەیەک خەریک بووە حتا جاری وا هەبووە یعنی بۆ ئیسراحەتی خۆی کە دەنگوت تووشی فەقەراتی مل دەبی واز بێنە لەسەر موبایل ئەیوت نا با ئەم پرۆژەیەمان خلاص بێ ئینجا دوای ئەوە یعنی هەموو دەقەیەک هەر خەریک بووە ناوتۆمارکردن لەسەر خۆی بووە تەلەفۆنات لەسەر خۆی بووە خەم خواردن لەسەر بەهای فەرمودە یان مەسەلەن بۆ نمونە پرسیارێک هەبایە یان کتێب دابەشکردن یان کتێب نەمایە یان هەر شتێک یانی جێگە و ڕێگەی کاتی ئیمتیحانات و دوای ئیمتیحانات ئەو ئیشکالانە داهاتە پێشەوە هەمووی هەر لەسەر هەرێم بووە کۆتا ڕۆژ بەیانێکی کە دەرچوو لە ماڵ تر دوای ئەوە نیوەڕۆکی پێش ئەوەی بێتەوە ڕۆیشتە بۆ تەقتەق بەهۆی ئیشێکەوە ئەویش کاتی ئیمتیحانات بۆی کاتی ئیمتیحانات لە کاتی ئیمتیحانەکە یانی بزان لەکوێ ئیمتیحان دەکرێت بۆ با بڵێن خۆشی جوابدانەوەی تەڵەبەکان شوێنێکی ئیسراحەت و شوێنێکی فێنکیان بۆ دابین بکە ئیتر لەگەڵ مامۆستایان قسەی کرد و دوایەوە کە هاتۆ تۆ تووشێم حادیسەیە بووە وەڵا بە من سعات 1 چارێکی بۆ من زانیم ئەو حادیسەیە بووە
ئەو وا بزانم پێش 12 ئەو حادیسێ بەسەر هاتووە 12 و 12 دقە 12 و ئاوها بەسەری هاتووە من لە ماڵ بووم نانە هەر لەو کاتێککە بەر بۆ تۆ هۆشی نەبووە تا ئەو لە حزیکە ڕحی کێشرە خۆشویستن بۆ بڵاوکردنەوەی بای فەرمودەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەرچاوڕوونیان لە فەرمودەکان بۆی خەڵک زیاتر و زیاتر هۆشیار بێت چۆنی مناڵەکان گەورە بن چۆنی ئافرەتەکان گەورە بن چ ڕێکارێک بگرنە بەربوون نمونە چ فەرمودەیەک لە چ حالەتێک بەهانایان دێ تر بەس خەریکی ئەمانە بووە ئەمڕەکەمان 12 ڕۆیشتین 2 هاتینەوە بەڕاستی حتاوەکو ئەو لەحزەی کە پێش مردنیشی ئەیوت ئەم جارەیان لەگەڵ دایک و باوکم ئەچمەوە یعنی ئەوەنە تامەزرۆ ببوو نەی ئەتوانی کە ساڵانە جارێک نەڕاتەوە لە خەیاڵی خۆی وای دانابوو کە هەموو ساڵە جارێک بڕاتەوە یعنی کە جاری یەکەم کە ڕۆیشتینە ئەمڕە ئەوەنە تامەزرۆی بوو بۆ دووبارە خی گەورەی شەڵا کردبێتی بە قسمەت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ معدل چاپڕ فەرمێسک بوو بۆ بینینی هەموو کات پێش خەوتن هەموو کات ئەیوت بە حەزرەتم جارێک لە جاران ببینم والله بەس دڵسۆزیان بۆ دینەکەیان بە ئیخلاسی ئیشەکە بکرێ نەک لە پێناوی پارە هەرێم ئەوەندەی باش بووکە چاوەڕوانی هیچ پارەیەکی نەکردووە حتا 250 کە چەند سەهلە کە چەند سادەیە لای و حتاوەکو ئەگەر پارەی زیاتریش هەرێم بە هیچ شێوەک چاوی لە دوو پارە نەبووە ئەگەر لە ژیرفانی خۆشی دەری بکردبایە ئەوە زۆر پێی سەربەرز دەبوو دەیگوت لەو پێناوە ڕۆیشتووە هیچ نەخێر بەس گەنجان و لاوانمان بگەڕێنەوە لای پەروەردگار و بە ئیخلاسی دینەکەی پەروەردگار بگەێنن نەک لە پێناوی مەسەلەن پارە نەک لە پێناوی مڵک و سامانی و دنیا بەڕاستی هەمووی دەڕاو دەبڕێتەوە ئەوەی دەمێنێتەوە تەنها شەیداییتە تەنها مەسەلەن ئەو چاکانەیە کە دەیکەی دەبنە ئەجر بۆت هەر ئەوەندە دەمێنێت و هیچ ترت بۆ نامێنێت وتە جوانەکانی هەرێم بوو بۆ من یعنی سبحان الله ئەدوت پێی وتراوە کە من هەموو جار ئەموت هەرێم لە دوای مردنی من چی دەکەی چی لە مناڵەکانەکەی ئەیوت نا بە مردنی تو کەم بڵێ و نەڵێ منداڵ بە مردنی باوک هەتیو نابێ بە مردنی دایک هەتیەوە بێت چووکە سەرپەرشتی گەورە لە منداڵ دایکە بەڵام هەموو جار ئەیوت کە من مردم ڕەشپۆشی نەکەی شین نەکەی یعنی فزوڵی نەکەی ئەوەی کە من کردم تۆ بیکە بەردەوام بە هەموو جار وای پێوتم ئارامی بەخشیشم لەبەر خاتری پەروەردگار بووە پێگەیشتنەوەمان لە قیامەت بووە ڕازیبوونی ئەڵڵا بووە لە هەردووکمان خی گەورە ئینشەڵڵا حتمەن ئینشاءڵڵا پڕۆژی بەهای فەرمودە لەسەر دەستی من تەواو بێ کە من مردیشم لەسەر دەستی دوو مناڵەکەی تەواو بن ئینشاءڵڵا خی گەورە ئینشەڵڵا پڕۆژی بەهای فەرمودە نەک 300 تەڵەبەی ئەمساڵ کە چەند دڵی پێخۆش بوو ئینشاءڵڵا بۆ ساڵانی تر ئەگاتە نزیکەی 1000 و 2000 ئینشاءڵڵا بەس دە شارۆچکەی تەقتەقە ئومێدەوارم خۆشحاڵی ئێمە هەموو سەرۆکی دنیا نابێت مامۆستا قسەی زۆر جوانتە لەسەر پرۆژەکان بە تایبەت ئەم قۆناغە ئێمە بە نیەتی خۆمان ینی ئیخلاسی خۆمان دەربڕین وعدی لەگەڵ خوای پەروەردگارە ئێمە ئەم ئیشە تەنها لە پێناوی ئەوە بکەین هیچ یعنی وەکو چۆن ئەڵێ هیچ شتێک لە دڵمان نەبێت بەرامبەر هیچ کەسێکا کە دەست بێنە ئەو پرۆژەیە بەنسبەتی مامۆستاەوەی کە ئێمە پێویستە لەسەرمان ئەم لەم پرۆژە مامۆستاسیۆن کورد ئاماژە پێدا سەردانی هەموو مامۆستایانی ئاینی بکەین هەر کەسێک کە بزانین 4 تەلەبە هەیە ئێمە سەرێکی لێ بدەین تەلەفۆنێکی لەگەڵا بکەین بۆ ئێمە هیچی تێناچێت بەڵام ئەگەر بە تەنها مامۆستا باوەڕێن مامۆستا سیوان بێت زۆرە بەڵام ئەگەر هەر کەسە لە منتیقی خۆمان ئیشە بکەین بەڕای من شتێکی زۆر باش و زۆر چاکە بێت زۆرجار لە سوۆشیال میدیا گوێم لێ دەبوو دەیان پرسی شتێک وای کردووە ئەم گەنجەیە لە ناحیەی تەختەقەوە بە تەواوی هەرێمی کوردستان بناسێنرێت و
ئەوە دەنگدانەوەی هەبێ مردبوونەکەی. ئێرە شوێنی کارکردنی هەرێمە. سیرکەن خۆشەویستان، هەرێم لێرە ڕاکشاو و ئیسلاحەتی کردووە لە کاتێکە کاریان نەبووە ئیشان نەبووە. هەرێم لە دوکانێکی بۆڕی کاری دەکرد، بەڵام ئەوەی جێگای سیر و تێڕامانە. ببینن ئەم کارتۆنەیە کەلوپەلی دوکان نییە و بۆڕی تێدا نییە، بەڵکو فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لێ تێدایە. واتە هەرێم لە کاتی کارکردن ببینن یەک کارتۆنی تەواو لە فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێو دوکانەکەیەتی و لێرە بانگەوازی بۆ دینی پیرۆزی ئیسلام کردو. هەرێم بە بەردەوامی لەم دوکانە ماوەتەوە، بەڵام لەگەڵ مانەوەی لەم دوکانەیە و لەگەڵ بەردەوامبوونی لێرە هاوکات کاری ئیسلامی کردووە و خزمەتی فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم کردووە. من دەمەوێت بچینە شوێنی مانەوەی هەرێم بە بەردەوامی لەم دوکانەیە بۆ ماوەی 8 ساڵان بۆ 7 ساڵان بە بەردەوامی لەو دوکانە کاری کردووە. ئەوە ئەو قەمسەڵەیەتی کە بۆ سەرمای زستان لە سەرماتۆرسکیلەکەی لەبەری دەکردبووی کە سەرمای نەبێ و هاوکات ببینم بڕۆشورانەکە نووسراوە خۆشمان دەوەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم. منیش بەڕاستی پێی دەڵم پێغمبەری خوا خۆشەویستی بۆیەم بۆ نەخۆشە و لێدار. بڕۆشورەکانی لێرەن سپیکەرەکەی کە بەردەوامی لە بەیانیان و لە کاتەکانی کە ئێرە چۆڵ لە بۆ قورآنی پیرۆزی تێدا لێدەدا و کەلوپەلەکانی تری لێرە و ئەوەی زۆر جێگای تێڕامانە. ببینن ئەمە کتێبەکانیەتی کە لەسرم مێزەیە کتێبی خوێندێتەوە. ئەوەی یەکەمیان تەفسیری قورآنی پیرۆزە کە شنەی ڕەحمەت، تەفسیری وشە بە وشەی قورآنی پیرۆزە هەرێم لێرە خوێندوێتەوە و ئەوەی زۆر زیاتر جێگای تێڕامانە ببینن ئەوە لیستی و کەسانەیە کە ناویان بۆ لەبەرکردنی فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم تۆمار کردووە. هەرێم یەک بەیەک دەست بەدەستەکانی خۆی ناوی و کەسانەی نووسیوە و لیستەی لەبەردەستی منە 41 ناوی تێدایە کە کۆتا خاتون کە ناوی خۆی نووسیوە، زەیتون سەمەد حەمەدە کە لێرە ناوی خۆی تۆمار کردو. ئەتە هەرێم لەگەڵ کاسبیەکانی لەگەڵ کاری ڕۆژانەی بەردەوامیش کاری بۆ دوا ڕۆژی خۆی کردووە. هەر ئەمە ژوای کردووە کە بەڕاستی هەرێم لە ناحیەیەکی بچوو دەنج و سەدای گەورە بێت و مردنەکەی بە تەواوی هەرێمی کوردستان و تەنانەت بە دەرەوەی وڵاتیش بە هەمووان بگوترێ کەسێک کە خزمەتی ئیسلامی دەکرد، شەیدایەکی فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەرێمی کوردستان کۆچی دوایی کرد بە بۆ نەخۆشەکەی تەواوی گەنجانی وشیار و بە ئاگاهێنایەوە. هەرێم مەسوودی تەمەن 28 ساڵان لە پشتی مۆبایلەکەی و ڕێکخراوی و قوتابیانی کوردستان و پرۆژەی بەهای فرمودا بە بەردەوامی کاری دەکرد. هەرێم هەروە کاوڕەکانی باسی دەکەن ڕۆژانە پۆست و بابەتی هەبووە لە دەیان پەیجی کوردی ئیسلامی بێ ئەوەی ناوەکی خۆی دەرکەوێت. کاری بۆ پەیجەکانی مامۆساد لێرگەرمیانی و پیاوی مەردوو توێشی و قیامەت و پەیجی بەهای فرمودە و دکتۆر عەبدولواحید دەکرد. پێش هەموو شت خی گەورە پاداشتان داتۆ کە ئێوەش گرنگی ئەدەنا مردنی گەنجێک کە تەمەنی ئەوەنەی کە ئێمە گومانی خێرمان پێێتی لە پێناو قورئان و سنەتی صحیح حاصرف کردووە بەشێکە لە وەفای جەنابتان بۆ ئەو برایە و باقی ئەو برایانش کە لەو ڕێگا خزمەتەکان خوا پاداشی خێرتان داتۆ. ئەم دەنگدانەوە بۆ ئینسانی مسلمان شتێکی زۆر ئاساییە. چۆن خوای پەروەردگار عەزە وەجەل کە باسمان بۆ کات لە سورەتی مەریەم ئاەتی 96 ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. جاء أما نصي قرآن براسي أوانيك ئیمانیان هێنا و ئاهلی ئیمان و کردەوەی چاک ئەنجام ئەدەن خوای بەسۆز و بەزەی خوای ڕەحمان ئەمانە خۆشەویستیان ئەکات. ئیبن عەباس ئەفەرمێ ئەم خۆشەویستیە مەحەبەتەن في الناس في الدنيا. ئەمە ئیتر وەکو لە تەفسیری تەبەریش ئەفەرمێ حبەن خوای پەروەردگار شیرینیانەکا لە دڵی خەڵکیە. ئەم بەڵگەیە لەسەرەوەی کە ئێمە وەکو ئیبن کەثیر لە تەفسیرەکەیە قەولێکی زۆر شیرینی هەیە. ئەفەرمێت خوای پەروەردگار عەزە وەجەل لەم ئاەتە هەواڵمان ئەداتێ کە
چی ئەچنێ بۆ کەسانەی کە ئەهلی ئیمانن مەبەستمان لە ئیمانیش لێرە عەقیدەیەکی ساغ و تەواو چونکە کە ئینسانی مسلمان لەسەرەوە عەقیدە پەروەردە بێ کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ما أنا اليوم عليه وأصحابي ئەم کاک هەریەم ئەسۆدەیشی یا ڕەبی خوای پەروەردگار عەزە وجەل لێی خۆش بێت و پلەی بەرز کاتۆ و پاداشی کە سوکاریشی بداتە خوای پەروەردگار من ئاگام لێ بوو چەند سوور بوو حەریز بوون لەسەر ئەوەی کە لەو ئوسولی ئەهلی سونە و عەقیدەی ئەهلی سونە دەرنەچێت و خزمەتی سونەتی صحیحی پێغەمبەریش بکە صلی الله عليه وسلم بۆیە ئیبن کەثیر لە تەفسیرەکەی ئەم ئایەتە چیمان پێ فەرمێ ئەفەرمێ ئەمە ئەو ئیمانەیە کە خوای پەروەردگار عەزە وجەل ئیمان بوونێ بۆ ئیمانێکی صحیح کە موافق بێ بۆی کە پێغەمبەری خوا هێناوێتی لەگەڵ متابعەکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم لە هەردووکی وەکو کە ڕۆشتووە وەلا نوزەکی عەلە الله ئەحەدا ئێمە ئەومانتیا ئەبینی لە دنیا کە ئەم پیاوە زۆر حەریز بوو لەسەر و عەقیدە صحیحە و پاشان خزمەتی سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم جا ئەفەرمێ ئیبن کەثیر ئەو کاتە وهي الأعمال التي ترضي الله ئەو کردوانەیە کە خوا ڕازیەکە بەڵام بەچی چۆن بزانین لمتابعتها الشريعة المحمدية بەوەی کە شوێنی پێغەمبەر کەوتە صلی الله عليه وسلم ئەو سنەتەی ڕەسوڵ ئەو ڕێبازەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شک و گومان لەمە نییە خوای گەورە ئەمانە خۆشەویستە کات لە دڵی مسلمانانە جان لێرە لەسەر ئەم قسە ئایا ئێمە بەڵگەی فەرمودەشمان هەیە کە بەڕوونی ئەمەمان بۆ ڕاست کاتۆ کە پێغەمبەری صلی الله عليه وسلم دڵی مسلمانان خۆش کا بڵێ کاکە ئێمە ڕووکەینە خوا خوای پەروەردگار قبولمانەداتێ لە فەرمودەی متفق عەلەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەگەر خوا کەسێکی خۆش بە من لەبەر کات دەقی فەرمودەکان ناخوێنمەوە إن الله إذا أحب عبدا دعا جبريل خوای پەروەردگار کاتی عەبدێک بەندەیەکی خۆش بێت جبریل بانگەکات ئەفەرمێت فقال إني أحب فلانا من فلان کەسم خۆشەوێت ئەو کات جبریل خۆشێ فأحبه خۆشت بێ قال فيحبه جبریل خۆشەوێ اینجا جبریل بانگی بۆ کات جبریل لێرە هاوارە کاتە ئەهلی ئاسمان خوای پەروەردگار فلانی خۆشەوێ ئێوەش فأحبوه فيحبه أهل السماء ئەمە جارێکان ئێمە ئەمەی نازانین ومێدمان وایە ئەم کەسە کاک هەرێم یا ڕەبی خوای پەروەردگار لەو کەسانەی بژمێرەکان فەرمودە شمولیکە ئەوەی کە شایەتە لێرە ئەمەیە ئەفەرمێ پاشان ثم يوضع له القبول في الأرض خواي رب العالمين قبول أداة أم كسا لا زەویە پێچەوانەکەشیوە کەەوە بەڵگە لەسەر خوا خۆش خەڵکی خۆشی و خەڵکیش واجبە خوامان خۆش بێ ئێمە ئەگەر کەسێ خوابی بغزێنێ بەڵگەشە لەسەر خوای گەورە کەسانێک ئەبغزێنێت خوای گەورە پەنامامدا ئەوە بەشەکەی ئێمەندیە لە ڕیوایەتێکی ترە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ثم تنزل له المحبة في أهل الأرض اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم چی ئاەتێکی ئەم ئاەتی خوێند کە ئێستا لە خزمەتیاوین پاشان خۆشویستنی لە ناو ئەهلی ئەرزە لەلایەنی خواوەدا ئەبەزێ بۆ ئەهلی ئەرز کە خەڵک خۆشیان بێت اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتی خوێند إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا أمين خوين طبعا للرواية تري شهيك بيغمر فرمي ثم توضع له المحبة في أهل الأرض و بمهم الروايات فالمتكش متفق عليه جاء كوابي اللي رأوية طبعا جقال لشي لا أهلي خوارج أواني كمسلمان بكافر زانن أوانا اعتبار بو خوشويست نوشتيان دور نابينيت بو لبروي لپاش پێغەمبەران پیرۆزترین و بەڕێزترین کەسانی سەر عەسکە هاوڵی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم خوارج ئەوانیانی خۆش نەویستووە ئەگەر کەسێ لەملا لەولا تەعنێک بدا لە ئەم براشێنم بەسم کە نییە مەگەر ئەگەر بینیتان بزانم کەسێکە ئاوا خەڵکێکی خۆنا مسلمانانە قبوڵێکی هەبووە و خەڵکیەکی ژێک و دوانیش نییە کە شایەتی ئەوەشی بۆ ئەدەن لە پاش ئەو هەموو ماوەی کە لە خەستەخانە بێت و ئینسان لەم ڕۆژە گەرمە و لەم ناڕەحەتیە هەر ئینسان بە چەند سەعاتێ لەوە ئەچێ بۆنی جسمی بگۆڕێت ئەم پیاوە خوای گەورە بۆنێکی خۆشی پێداوە ئەمە هەمووی نیشانەی حوسنی خاتیمەیە نیشانەی وتانێ ئینشاءڵڵا خوای پەروەردگار لێی ڕازی بووە عەزە وەجەل خەڵکی وایە لە سەعات دەی بەیانیشە وفاتی کرد بێت و ناویشی هەبوو جاری وایە پۆستیشی هەبوو جاری وایە نووسەریش بووە احتمالە کەسانی خۆشیان دزی بێت و حەزیان بڵێ پیان خۆش بوو بیان وەڵا خۆزگان نەمانزانایە یا بە ناڕەحەتی ڕۆشت بن بەڵام کەسێ شەو تا بەیانی ئەوەمە خەڵکە کۆ بێتەوە خەڵک بە ڕەغبەتی خۆی بە ئیرادەی خۆی بە ویستی خۆی خۆشحاڵ بوو بێت تەشیع و جەنازەی کرد بێت دوعایەکی بۆ کرد بێت ئەمە بەڕاستی دیارە خوای ڕەب العالەمین قبوڵێ کە لە خواوە بێت هیچ کەس ناتوانێت ڕێگەی لێ بگرێت
ئێمە مسلمانی دەرزی لێ وەربگرین بڵێن خوایەکیان تەنها شیرینی خەڵکی و خۆشویستنی خەڵکیە کە هیچ تەماع و ترسێک لە پشتی وە نەبێت ئەمە لە لای تۆوەیە ئینسان ڕوو کاتە خوای پەروەردگار با خوای پەروەردگار لە لای خۆی لێمان وەرگێت و لە ناو مسلمانانی ئینسان هەموو کەس پێ خۆشە حورمەتی هەبێت و ڕێزی هەبێت حتا خەڵک پۆست و پارە و ئەم شتانەی زۆر کەڕێت بۆتان لە ناو خەڵکە ڕێزێکە بێ بەڵام ئەبینی کەسێ بەبێ هیچ لەمانە خوای گەورە حورمەتی پێداوە. گەنج مرۆڤی گەنج بەڕاستی بەوە پێش دەکەوێت لە ژیانی ئەم دنیادا کاتەکانی خۆی هەلو دەرفەتی تێدا بقۆزێتەوە بۆ ئی بتانی جوانترین ژیانی تێدا فراهەم بێنێت جوانترین فرموودەکانی پێغەمبەری خوای تێدا بڵاو بکاتەوە بتوانێت خەڵک بخاتە نێو سۆنگەی ژیانێکەوە کە لێەوە ئاسوودە و ئارام بن کە خۆتان ئەزانن ئەم ژیانەی کە ئینسان ئاوێتەی کا لەگەڵ قورئان و سوننە ئاسوودەییەکان لەوێن بۆیە ئەم برا بەڕێز زەمان بەڕاستی وەک کە باسمان کرد بوو بە پند و ئامۆژگاریەک بۆ هەموو بڕواداران کە لەمە و دو ئەهەمیەتی زیاتر بە فرموودەکانی پێغەمبەری خوا بدرێ عەلەیهی سەڵات وەسەلام هەروەک کە باسمان کرد بۆچی ئەمە خۆشتێکی من زۆر جار بەو برایانم گوتم ئەمە شتێکی عەجیب نییە لەوەی کە کاکە هەرێم پەیدا ڕۆیشتووە بۆ نمونە ئاوا مەحبوب و خۆشەویستە لە لای خەڵک عەجیب نییە بۆ لەبەرەوەی هەر کەسێک بەو شێوازە دەست بە فرموودەکانی پێغەمبەری خوا بگرێت بەڕاستی ئەمە خۆشەویست دەبێ ئەمە وعدی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانە ئەو پڕی جوانی هەڵئەگرن لە ژیاندا کە دەستگرتنیانە بە فرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەم بە ئومێدی گەیشتنیان لە دوار ڕۆژدا بە باوەشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئیخلاسیەتەوە کاریان کردووە ئەم سڕە ئیخلاسیەتە زۆر گرنگە لە ژیانی گەنجەکانی ئێمەدا بۆیە من لە کۆتا قسەکانمدا وەکو بە بیرهێنانەوەیەک بۆ هەموو گەنجە بەڕێزەکان ئەوە دەڵێم کات و فەراغەکان هەمووی لێ پێچینەوەی لەسرە وەڵڵاهی بەڕێزانم لەم قیامەتی پەروەردگارە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هیچ بەندەیەک هیچ مرۆڤێک هیچ ئینسانێک ئەفەرمێ هەنگاو هەڵناگرێت تاکو چوار پرسیاری لێ نەکرێ مە بەسمان پرسیاری یەکەمە بەڕاستی عن عمره فيما ئەفنا ئایا تۆ عمرەکەت لەکوێ بەسەر برد لەکوێ ئەم گەنجێتی کە پێماندای ئەو هێز و قووەت و تااقەتەی پێماندای لەکوێ بووی ئەنجا پێت دەڵێ ئایا تۆ لە کافتریاکان بووی تاکوونیەوەی شەو و وەروە تۆ ڕەکۆمەڵایەتیەکانی ئەوەی کە بە شێوازێک لەو شێوازانەیە کە کاتەکانی خۆتت تێدا بە فیڕۆ ئەدا یان ئەوە تا لە فرموودەکان جێبەجێکردنی بەجێهێنانی فرموودەکانی پێغەمبەری خوا سەرفدا کرد یان لە فێرکردنی قورئان یان لەوەی کە تۆ ئەتوانی بۆ کۆمەڵگەی خۆمان بتوانی فرموودەکان پەرە پێ بدەی و بتوانی خەڵکی فێری قورئان و ڕەوشت و ئاکار و ڕەفتاری جوان بکەی بۆیە ئەمانە هەمووی ئەم لێ پێچینەوانن ئەمانن کە وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ هیچ کەسێک هەنگاو هەڵناگرێت تاکو چوار پرسیاری لێ نەکرێ یەکێک لە پرسیارەکان ئەم گەنجیەتەیە بۆیە ئازیزەکانم ئەمڕۆ زۆر گرنگە بە تایبەتی بەم وەسائیلە هاتنە پێشانەی ئەم پێشهاتانەی کە باز لەوە دەکەن بەڕاستی تەمەنی مرۆڤ زۆر کوردە ئەم کەمە تەمەنە کورتەی کە لە بەردەستدا هەیە زۆر گرنگە بەوەی کە بتوانین لە ژیانی خۆماندا برەوی زیاتر بە فرموودەکانی پێغەمبەری خوا بەدین و جوانەکەی پێغەمبەری خوا بدەین بۆ ئەوەی کە هەم لە دنیای ئێرەماندا ئێمە سەربەرز بین و هەمیش لە قیامەتی خوای پەروەردگارە تێیدا سەربەرز و سەرفراز و فەوز بەدەستبێنین کە فیردەوسی عەلا و گەیشتنمانە بە باوەشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە دەڵێن کاری بانگەواز وامان لێ ئەکا کە ئێمە پێشکەوین لە ژیانی ئەم دنیا و هەروەها بتوانین دەستکەوتی گەورەی تێدا بەدەستبێنین بۆیە لە کۆتاییدا دەڵێم چ شتێک هەیە لەوە خۆشتر بێت لە باوەشدانمان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چ شتێک خۆشتر هەیە لەوەی کە تۆ لە مەجالیسی پێغەمبەری خوا دابنیشیت لە فیردەوسی ئەعلا و باوەشی پێدا بکەی و پێی بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڵێ ئێمە ئەوە بووین کە بە مانای کەلیمە دەعوەمان بۆ دینەکە دواروا برەومان بە جوهد و ماندووبوونەکانتدا ئەو جوهد و ماندووبوونەی کە تۆ لەسەر ئەم دینە کردین ئێمە برەومان پێدا بۆ بەرچاو ڕۆشنکردنی خەڵکی خۆمان و گەنجانی خۆمان بۆیە ئێمە ئێستا ئەمە بەرهەمەکەیەتی کە لە حزوری تۆ دانیشتوین ئەنجا چ لەزدەتێک و تامێکەیە لەوەی کە ئێمە باوش بدەین لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار هەر هەمومان وا لێ بکە بەم ڕێگە ڕاست و دروستەماندا بەرێ و هەروەها دڵمان بە تۆز قالێک لا نەدا لەسەر ئەم ڕێبازە ڕاست و دروستەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام الحەمدولillah گەنجێکی زۆری هاوشێوەی کاک هەرێم هەیە و مستەوایەکی باشی هەیە و ئەدەب و ڕۆشتێکی جوانی هەیە تێگەیشتنێکی جوانی هەیە توانە و تاقایەکی زۆر بەهێزی هەیە ئومێد دەکەم کە ئەم گەنجە بەڕێزانە ئەگەر ینی لە کاک هەرێم زیاتر نەکەن بەڵام شوێنی ئەومان بۆ پڕ بکەنەوە ئەمە ئومێد دەکەم کە ئەو گەنجە بەڕێزانە و لەو ڕۆژەوە زۆربیان باڵێنی ئەویان پێداوم کاتێکە درێژە پێدەری
ئەم ڕێگای کاک هەرێم بن لە خزمەتکردنی ئیسلام و لە خزمەتکردنی قورئان و لە خزمەتبوونی فرمودەکانی سەروەرمان صلی الله عليه وسلم. بەڵێ ئەمە هەبووە و ئێمە لەگەڵ خێزانە بەڕێزەکەشیا شیلانە خان دوێنێک ئەو بەڵێنەمان نوێ کردەوە پێکەوە گوتمان پێکەوە درێژە پێدەری ئەو ڕێگایە ئەبین و پشت بە ڕەب العالەمین ئەبەستین و هەم بۆی کە بێتە سەدەقە جارەیەک بۆ کاکەجیان و هەمووی کاتێک کە بەڵکو ڕەب العالەمین ئەو فەزڵی کە بەویدا لایەنی کەم نیوەی ئەو فەزڵش بێ ئەمە دا کاتێکە گەڕاینەوە. ئەمن یەک شتێک لێرانە ڕائگەێنم ئەڵێم بوو هەموو گەنجێکی بەڕێز بەر لەوەی کاتێک کە دەست بە هەر شتێک یانی دەست بە هەر شتێک بکات با بیر و باوەڕێکی سافی هەبێت ساغی هەبێت بەرامبەر بە ڕەب العالەمین واتە عەقیدەیەکی پاکی هەبێت. ئەم گەنجە بەڕێزە عەقیدەیەکی پاکی هەبوو یەقینێک لە دڵیا هەبوو بەرامبەر بە ڕەب العالەمین و خۆشەویستیەکی قوڵیشی هەبوو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. داوا ئەکەم لە هەموو گەنجە بەڕێزەکان ئەگەر ئەتانەوێت خوای پەروەردگار ئەو شەرەفەتان بەبەر ببڕێت هەم لە دنیاە هەم لە قیامەتە کە ئێمە گومانی باش بە ڕەب العالەمین ئەبین کە پلەیەکی بەرزی پێ بدا و بیگەێنە بە پلەی شەهیدی ئەڵین لاوە ڕێزەکان گەنجە دڵسۆزەکان نێو نەمامەکان ئەگەر ئەتانەوێت ڕەب العالەمین ئەم فەزڵتان پێ بەخشێت با بیر و باوەڕێکی جوانتان هەبێ با ئەخلاقێکی جوانتان هەبێ با دەمێکی پاکتان هەبێ با دڵێکی پاکتان هەبێ با هەمیشە زەردەخەنە وەکو کاک هەرێم لەسەر لێوتان بێ بۆی کاتێک کە ڕەب العالەمین ئەم دڵە پاکەی هەتانە ڕوخسارتانی پێ ڕۆشن کاتەوە ناوبانگتانی پێ دەربکات لە دنیا و لە قیامەتە. ئەمە پەیامی منە بۆ ئەو گەنجانە و دەستیش بگرن بە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خۆشەویستی پێغەمبەری خوش بکەنە پێش خۆشەویستی نفسی خۆشیانەوە. تەبەن یاکداری کاک هەرێم ئەو مستلەیە کاتێک کە هاوڕێکی بە هەدیە بۆی هێنابوو تەبەن زۆربەی زۆری کات لە دەستێ کرد ئەیەوت ئەوە ختمەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆی ئەمەوێ هەمیشە لە دەستم بێت بۆی کە هەمیشە لە دڵما بێت. خێزانە بەڕێزەکەی شیلان خان لە دوای وەفاتکردنەکەی وتی ئەمە خۆشەویستترین شت بوو و خۆشەویستترین کەسیش تۆ بووی لە لای بۆی ئەمە ئەدەم بە تۆ بۆی خۆشەویستەکەی لە یاد نەکەی منشاڵی ئەگرم و بەڵێنشی پێ ئەدەم کە ئەو ختمە لە دڵما بێت ڕێگا و ڕێبازەکەی ون نەکەین خزمەتکردنی فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بخەینە ئەولەوێتی کارمانەوە و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بخەینە پێش خۆشەویستی خۆمانەوە هەر وەکو چۆن ئەو وای کرد. لێرەشەوە داواکەم لە ڕەب العالەمین گۆڕەکەی پڕکا لە نور بیکە بە باخێک لە باخەکانی بەهەشت و خوای پەروەردگار تا ڕۆژی قیامەت و تا زیندووبوونەوە قەبرەکەی بکات بە خۆشترین ماڵ بووی. شاب نشأ بعبادة الله كتعبيرك إلى صحيح مسلمة بوشي وهاتوا كأبو هريرة فرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم فرميت 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله يكمن الإمام العادل دومشان وشاب نشأ بعبادة الله عز وجل يما إسا ما بس من لا مردني كاك هريم أسود أخوي برودجار عز وجل بخاطر اسمي عظيم أخوي بلي بركاته لي خوش بيت كأميد ما نوايا أما يكيك بلو كسانيك الرسول الله فرمي صلى الله عليه وسلم شاب نشأ بعبادة الله عز وجل كوكوتن فرمتك متفق عليه بم لفظي شهات ولا صحيح مسلمة لم روزگاري إسا كيعيم جنجة كشبكات بيجاندني لبدايتي و تاوكو جورة أبيت لا خوا پرستية عكسي معصية وكو زانيان أفرمون كوابو خوي باراستو لتاوانو معصية وكسيش ملائكة يوم كسكويته هلو بلا سريع قريت دواو توبة أكاد أهل يرتو تماشاك أمر خلقي واهي شهادة هي بارشي هي وباوكو كسكاريشي تكليفي لي كان لن كرم بالكم جنيك بياني ونمونا أبيني أم كسا أو نسر قالي أو تحسكا دولة من بأخيها بسياريها بقصريها بخياندن تواو كابو يعني طماعك زور لبردميتي بو أوي بيي بقى دي باشا ئەم گەنجاوانەی کە من ناسی بێتم یعنی ئەو کاتە خۆشحاڵ بووە دەورەیەکی بۆ عەقیدە کرد بێتەوە ئەو کاتە خۆشحاڵ بووە لە دەورەیەکی بەهای فەرموودە بەشداری کرد بێ خوای گەورە پاداشیان دات و هەمویان کە خزمەتێکی گەورە ئەکەن
بەهاتووە لەم تەموزە گەرمە لەم ئابە گەرمە کە ئیتر خەڵکی جاری وا هەیە لە بەردەم و بەردە و سبلیتیشە بێتاقەتی ڕووی تێکات لەبەر ئەم خۆرە گەرمە ئەم گەنجە ویستوێتی ئەم دەورە بکاتەوە ئەم کتێبە نەشرکا و ئەم فەرودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تابعکان ناوی ئەم گەنجووە ئەم برا خوشکانە بنووسێ کە بەشداری ئەکەن بیری لە شتی تر نەکردێتەوە کە بڵێ کە من کاکەەوە دنیا پڕ لە نەبوونیە گرانیە قەیرانە ئەوەی کە ڕۆژگار خەڵک پێوەهینە ئەم هاتووە سەرقاڵی گەیاندنی دینی خوای پەروەردگار بووە لەو تەمەنەی خۆی کەوا بوو لێرە زانایان زۆر جوانە فەرموون ئەو گەنجەی کە شاب نەشە بعیبادەت الله لە دنیا لەبەر ڕەقیبی و چاودێری خوای پەروەردگار ئەو سەرقاڵی گەیاندنی دینی خوای پەروەردگار بوو عەزە وەجەل الجەزاء من جنس العمل پاداشتی ئەوەی کە خوا چاودێری بووە خۆی لە مەعسیەت پاراستووە سەرقاڵی عیبادەتی خوا بووە ئەم گەنجە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەو ڕێزەی لێگرێ کە ئومێدمان وایە ئەم گەنجەوا بێ من ئەو شایەتیە نادێن بۆ علمیکی غەیبە بەڵام داواکەین لە خوای پەروەردگار ئەو کەسەوا بێت بۆیە چونکەوە هەر بابەتێکی شاد ومێدم وایە ئەمە بگات ئینسانی مسلمان بە هیچ کەس جگە لەوانەی پێغەمبەری خوا فەرمیەتی فڵان کەس شەهیدە بە کەس ناتوانین بڵێ شەهیدە لەبەرەوە کەس نازانێت خوالێکی وەرگرتووە یا وەری نەگرتووە جاکەوا بوو ئێمەش بۆی ئەو ئومێدەمان هەیە بەو شێوازە مردنەی و بەو قبوڵەی کە خوا پێی داوە ڕێن کە ئەم گەنجە ئومێدمان وایە ئەم فەرمودە شمولی بکات کە سەرقاڵی خزمەتی قورئان و عەقیدەیەکی صحیح و سنەتی ڕەسوڵ الله بۆ نەشری سنەتی پێغەمبەر بۆ ئەو ئەخلاق جوانانەی کە ئیسلام هێناوێتە بەرەوەی مناڵەکانمان شەیطان و نەیارانی ئیسلام و نەیارانی ڕەوشت و ئەخلاقی جوان و نەریتی کوردی خۆمان لەبەرەوە خەڵک بگەڕێنێتەوە بۆ ئەخلاق جوانە شیرازەی ماڵیش تێک نەچێت خەڵک ئەو ئەخلاق وەربگرێت لەگەڵ دایکێ لەگەڵ باوکێ لەگەڵ دراوسێ لە کار و کەسابەتی ئەمانەی بڵاو کردێتەوە ئیدەن چاودێری خوای پەروەردگار لە دنیا بۆ ئەو کەسانە عولەما فەرموون لە ڕۆژی قیامەت چۆن لێرە خۆی پاراستووە خوای ڕەب العالەمین لە گەرما و ناڕەحەتی ڕۆژی قیامەت و مەحشەر ئەی پارێزەی خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە یا ئەو سێبەرەی کە خوای گەورە بۆ ڕێزێک داینیاوە بۆ ئەو کەس ئەو حەوتاقمەی کە باسمان کرد منم بەیانیە لە تەلەفۆنە برایەک لەو چە نەیبینی بێویت بەو خوا ئەوە نەگریاوم گریانی خۆشی نەگریانی خەڵکم بینێ لە جای نەیبینیتی وەڵای تەسەورم وایە ئەوەنەی کە سوکارەکەی من نیگەران بووم لە دەرۆ یعنی تۆ بینیت ئەمە سەرڕای ئەو هەموو مامۆستا لەسەر مینبەرە ئەو مامۆسانە لە دەرۆ لە ئەوروپا کە باس کرا تەنانەت ئەو کەسانێکی کە وەکو پێویست ئەمە ئینشەڵا لەو ئەچێت لەسەر ئەوە جەمعێکی ئیسلامی حسێب نەبن یا ئیلتزامێکی وایان پێوە دیار نەبێ مردنەکەیان بەو تعبیرە باسییان کاکە مردنەکەی معجزە ئاسایەک بۆ ئەوەنە خەڵکی هەمووی لە هەر برایەک لە پێیجی خۆیە کە ڕسمە برایی دانیاوە بە هەزارا کەس دوعای خێری بۆ کردووە ئەم شایەتی دانە ئێمە هەمووەکو باسمان کرد ئەم دینەمان هەموو شتێکی ئیشارەت پێ کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیە کە ئەنەسی کوڕی مالک بۆمان باسەکات ئەفەرمێ جەنازەیە بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم تێپەڕی ئەم جەنازە کە تێپەڕی هاوڵان کە دانیشتە بوون ثەنا ستایشی چاکیان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم سێ فەقرەت فەرمی وەجەبەت پاشان کەسێکی تر تێپەڕی خوای گەورە پەناماندا جەنازەیەکی تر هاوڵان ستایشی خراپ باسییان کرد باسی شەڕی ئەم کابرایان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم سێ کەڕەت فەرمی وەجەبەت ئیمامی عومەر لە ڕاستی لای سێروتەی پێغەمبەری خوا باسی فڵان کەسیان کردەوە جەنازە بە چاکە تۆ وادوت و کەسێکی تریشات بە خراپ باسییان کرد وادوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ کەڕەت فەرمی ئەنتم شوهداء الله في الأرض ئەنتم شوهداء الله في الأرض کە فەرمودەکەش ئیمامی مسلم ڕوایەتێکە ئێوە شاهێدی خوای پەروەردگارن لەسەر زەوی کابوو تۆمە ئیمامی عومەر لە ڕوایەتێکە فەرمێت کە سێ کەس شایەتی بۆ بدە چوار کەس ئەنجاوتی سێ کەس ئەنجاوتی دوو کەس لە یەکەسەوە سا ڕوایەتێکی صحیحە ئەوە هەر کەس لە مسلمانان خەڵکی باشی مسلمانان شایەتی چاکەی بۆ بدەن ئەی تۆ چی ئەڵێ بە کەسێ ئەتوانم بڵێم هەزارا کەس ئەگەر نەگەشت بێتە ملیۆنێکیش ئەو هەموو خەڵکە دوعای خێری بۆ بکاو ئەو هەموو خەڵکە نیگەران پێ بن و ئەو هەموو خەڵکە بە کەسێکی باشی بزانن بەڕاستی ئەمە خۆی لە خۆی بۆ کەسوکاری بۆ خێزانی بۆ من و تۆیکی مسلمان کە خۆشحاڵین خوایە سپاس بۆ تۆ کە ئێمە کەسێکمان کەوەکو باسم کرد پێشتر هیچ معروفیەتێکی نەبووە من لە تەجربەی ژیانی خۆم لەگەڵ ئەم پیاوەکە ئەدمینی ئەو پەیجەی من بووە شک نابم ڕۆژێ تەلەفۆنێکم بۆ کردوڵم کاکە خوا پاداش داتە دەست خۆش بێ
ڕۆژی وڵا کاکی گیانۆڵاوە من سپاسنامەیەک بۆ تۆ نییە وڵا سپاسنامێکم بەرەخەیەکم پێدا و شتێکم پێداوە کاکە ڕۆژێ هەر ئەوە نیە بڵێن کاکۆڵا دینارێکی وەرگرتی بێ لەسەر ئەم ئیشەی ماندوو نەبوو لەبەرەوەی قەنەعەتی وابوو ئەمە طبعاً هەر بۆ ئێمە نیشنە لە زۆر شوێن تریش ئەم ئیشەی کردووە یعنی شەو ڕۆژ سەرقاڵە بوو ئیشی ئەکرد بەبێ ئەوەی کە تۆ هیچی پێ بڵێ خەڵکی وایە ئیش ئەکات و شتیشی لەسەر وەرەگرێت و لەگەڵ ئەوەشە گلەی کاکە من وام کرد و کەس پێی نازانێ دەی تۆ کەسێ کە من ئەڵێم لەگەڵ خۆمە ئەم ئاوا بووە یانی حەریز بوو ئەگەر چاکەیەک هەبێت بیگەیەنێتە شوێنێک دوو ئەم براوەی کە من لە ئاگام لێ بوو بێ دڵی ڕقی لە موسڵمانتیان نەبوو حەزی ئەکرد هەموو کەس نییە ئەوەی کە هەموو کەس ئەم دینەی پێ بگا هەموو کەس ئەو ئەخلاقە جوانە وەربگری هەموو کەس ئەو فەرمودانەی پێغەمبەر وەربگرێ صلی الله عليه وسلم لەوەی خۆی خوێنەوارێکی وای نەبووێ لەوەی خۆی نەیتوانی بە عیلمەکە وەربگرێ بەڵام سەبەب بوو بۆ گەیاندنی ئەو عیلمە بۆ خەڵکی جا لەوێرە کەوا بوو ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دڵمان خۆشەکە کە هەر کەس مسلمانان ئاوا خوا قبولی بداتێ و مسلمانان شایەتی بۆ بدەن ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ سوودی پێ ئەگات ئەم کەسە لەسەر شایەتی ئەو کەسانە عامە هەموو کەس ئەگرێتەوە هەر کەسی مسلمانان خوا ئەو قبوڵیان باتێ ئەو شایەتیان بۆ بدات جا بەڕاستیان فەرمودە زۆر جێگای دڵخۆشیە بۆ کەس و کارەکەی داواکارم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ئەم برایەمان کە مردنی نیگەرانی مردن دڵتەنگی و حەزینی تایە بەڵام لەلایەکی شوە دڵی خەڵکێکی زۆری خۆش کرد لەلایەکیش مای فەخر بوو مردنی گەشەکردنیەک بوو بۆ ئەو ئیشانەی کە ئەوی لەسەر بوو بۆ داواکەمان خوای گەورە حوسنی خاتمە بە هەموو لایەکیشمان ببەخشێ و خوای گەورە پاداشی ئەوەش داتەوە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی مرۆڤ کاتێک لە دنیا بۆ خودا ژیا خوداش لە نێو بەندەکانی دنیا بەرزی دەکاتەوە ژیان و مردنی گەنجێکی ناحیەی تەختەق بووە بە زەنگی ئاگدارکردنەوە بۆ سەدان گەنجی هەرێمی کوردستان کە لە مەست بوون و نێرگلەخانە و کافتریاکان بە ئاگا بێنەوە